بەناوی خی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست ئازیزان خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان بەردەوامین لە گەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر سەبارەت بە پوختەیەک دەربارەی ئیسلام و گفتوگۆکردنی لە چوارچێوەی بەرنامەی نووسین و یادەوەریە. ئەمڕۆ کە جەنابی مامۆستا هات بە ئەوەی کە بەرنامەکە تۆمارکەین، ئەم کتێبە بە چاپە کۆنەکەیەوە بەدەستیەوە بوو. نەمتوانی لێ وەرنەگرم، نەمتوانی سەیری نەکەم، نەمتوانی نەگەڕێمەوە بۆ ئەو یادەوەریەش کەلانی کەم خۆم لەگەڵ کتێبەکە هەمەکە لە ساتە وەختێکی زۆر هەستیارە منش ئەم کتێبە بخوێندەوە. تەمەنایەوە کە ئەم کتێبە نەچوو بێتە جیهانی ئەلکترۆنیەوە، واتە نەبوو بێ بە کتێبی ئەلکترۆنی، بۆی ئەو خوێنەرانەی کە حەز لە خوێندنەوەکە نۆکو کتێب بیخوێنەوە. کتێب نابێت لە بواری ئەلکترۆنیا بخوێنیتەوە، کتێبە بێ لەمسی بکەی، کتێب شتێکی بێجان نییە، کتێبە بێ بۆنیکەی بۆ ئەوەی کە کتێبە باشەکان هەسکەی کە ڕوحیانەتێکی گەورەیان هەڵگرتەوە، یاخود با بڵێن خاوەنی با بڵێن هێزێکی گەورن. بۆی ئەمڕۆم کام کتێبم بینی بەدەست مامۆستاوە و منیشی جێڕایەوە بۆ ئەو ساتە وەختە، بۆیە کە وەرم گرت تەواو لێم سیم کرد و هەستم کرد کام کتێبە تام لە حسێش بایەخێکی گەورەی هەیە. تەمەنایەوە کەم پوختەیەک دەربارەی ئیسلام هەر کەسێ نەخوێنێتەوە وەسیەتێکم بۆی کە بخوێنێتەوە. جارشکە بەخێر بی مامۆستا. زۆر سپاس کاک پەیوەندی، ئێوەش بەخێر بێنێ خوا. سپاس دەکەین. مامۆستا نێوانی چاپی یەکەمی کتێبی پوختەیەک دەربارەی ئیسلام لەگەڵ چاپی دووەمیە تقریبا 23 ساڵیان بینە. کتێبەکەش بە خۆی لە ئێستاە تەمەنی بۆ بە 35 ساڵ تقریبا. بەڵام ئەم کتێبە تاکو ئێستا ینی باوا بڵێن جەنابەت باسی شت کرد لە ئەڵقەی ڕابردووە 3000 دانەتان لە چاپی دووەمە لێ چاپ کردوێتەوە. چاپی یەکەمیشی هەر 6,000 نسخەی لێ چاپ کراوە. ینی باوا بڵێن لە 6,000 شوێنە هەیە ئەم کتێبە تاکو ئێستا. بەڵام ئەم کتێبە تا ئێستا هەڵگری باوا بڵێن هێزێکی گەورەیە و تۆ زیندووە. تۆ هۆکارەکەی بۆ چی جێڕیتەوە مامۆستا؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. والله كتابك بو خود دەزانی کە دەربارەی تەفسیری سوورەتی فاتحە ئەنجا قورئان فەرمایشتی خوایە و فەرمایشتی خوا لە قەدەر خوایە سبحانه وتعالى و صیفەتەکانی خوا وەکو خوان، فەرمایشتی زانیاری خوا، دەسەڵاتی خوا، بەزەیی خوا، کاربەجەیی خوا، ویستی خوا سبحانه وتعالى، صیفەتەکانی خوا لە قەدەر خوان. خوا سبحانه وتعالى بێسنوورە، صیفەتەکانیشی بێسنوورن. من لە ساڵی هەشتاوە قورئانم لەبەر کردووە، هەتا ئەم تەمەنەی ئێستام کە ئێستا ساڵی 2017 لە هەشتاوە تا 2017 دەکا 37 ساڵ. ئێستاش لەگەڵ بێ کە من دیارە سەرگەرمی تەفسیرکردنی قورئانم بە کوردیوە گەیشتومە سوورەتی تاها، کۆتایی سوورەتی تاها، خوا پشتیان لەسەری بەردەوام دەبم. من ئێستاش لەگەڵدا بێ چ سوورەتی فاتحە چ هەر سوورەتێکی دیکەی قورئان کە دەیخوێنم بە تایبەت ئەگەر لە کەش و بارودۆخێکی ڕوحی گونجاو دابم وا دەزانم کە یەکەم جارە ئەم سوورەتە دەخوێنم. تامێکی لێ دەکەم و شتێکی تێدا بەدی دەکەم، شتێکی تێدا هەست پێ دەکەم کە پێشتر جارەکانی دیکە ئەو تام و چێژ و یاخو ئەو هەست و نەستەم نەبووە. جا ڕاستی فەرمایشتی خوا سنووری نییە، بۆیە من کتێبەکانی خۆم هەوڵم داوە هەمویان لەبەر ڕۆشنایی قورئان دابن، لەبەر ڕۆشنایی چەند ئاەتێکی قورئان، سوورەتێکی قورئان یاخود ڕستەیەکی قورئان، هەر شتێک کە پەیوەست ببێتەوە بە وەحیەوە، چ فەرمایشتی خوا ڕاستەوخۆ چ وەحی ناڕاستەوخۆی خوا کە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، بە ئەندازەی ئەوە کە ئەو قسەیە ئەو نووسینە ئەو قسەیە پەیوەست دەبێتەوە بە وەحیەوە، لە وەحیەوە سەرچاوە دەگرێ، پێم وایە کە دەوامی دەبێت. جاوە نەکە بەنسبە کتێبی بەندەوە تۆ کتێبی زانایانی پێشینمان تەماشا بکە، بۆیە الرسالەی ئیمامی شافعی لە ئوسولی فقهدا، إحياء علوم الدين أبو حامد غزالي تصوف ده
منهاج السنة نبوي مثلا ابن تيمية كتاب كان ديكي زانایانی دیکە ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ تەماشا دەکەی لەبەرەوە کە لە وەحیەوە سەرچاوە دەگرن هەمیشە شتیان تێدا هەیە کە خەڵک لیان بەهرەمەند بێ من پێم وایە بەرەکەتێکە لەو کتێبەدا هەبێ وەکو گوتم بەرەکەتی قورئان و بەرەکەتی وەحیە کەواتە نووسەر چەندێک گرنگە مامۆستا لەوەی کە بەر لەوەی دەستکا بە نووسین خڵوەتێکی ڕۆحی هەبێ پەیوەندی نێوان خۆی خوا پەیوەندێکی دروست بێ واتە خەڵوەتی لەگەڵ ئەم چۆنەڵی پەیوەستی و واروها مناجاتی خوای گەورەی کردبێ چەندێک بۆ نووسەر گرنگە ینی ئەو کەشە ڕۆحیە بۆ خۆی دروستکە اینجا بتوانێت نووسینێکمان بداتێ کە دەنووسێ بتوانێت لانی کەم ئەو باوا بڵێن ڕنگدانەوە ڕۆحێش بخاتە ناو کتێبەکەیەوە هەر کەسێک کار لە خۆی نەکا کاری پێ لە خەڵک ناکرێ بنچینەیەکی عەرەبی هەیە دەڵێ فاقیدو الشەیء لا یوعطیه کەسێک شتێکی نەبێ ناتوانێت بیبەخشێ هیچ گومانی تێدا نییە کە قوڵبوونەوەی مرۆڤ بە ناخی خۆیدا و بەتایبەت بۆ ئێمە کە باسی ئیسلام دەکەین پتەوکردن و گەرم و گوڕکردنی پەیوەندی لەگەڵ خوا سوبحانە وتعالە لە میانی فەرمایشتەکەیدا و لە میانی بەندایەتی بۆ خوادا بە هەموو جۆرەکانی بەندایەتی ئەوە سەرچاوی بەرەکەت دەبێ هەر بۆیە من ئێستا کەسانێک کە ئینسان گوێ لە وتاری دەگرێت یاخود شتێک دەنووسێ کە هەز دەکەی لە ڕوو ڕۆحیەوە تەنکە تەنک بە عەرەبی ضەحلی پێ دەڵێن تەنکە لە تەنکاوێدا مەلە دەکرێ کەسێک گەبیە مەلە بکات لە تەنکاوێ بۆی ناکرێ ینی وا بکە سەری بە بەردان دەکەوێت ئینسان دەبێت لە ذاتی خۆیدا ئیمانەکەی خۆی تەقوایەکەی خۆی معریفەتەکەی خۆی قوڵ کاتەوە ئەمجا دەتوانێت کە بەهرە بە خەڵکی دیکە بگەێنێ زۆر جار ئەو وێنەمە هێناوەتەوە گوتومە ئاسنێکی ڕقی ڕەشی سارد ئاسن پارچە ئاسێک ڕەنگەکەی ڕەشە ڕقیشە سەخت و ڕقە ساردیشە دەیخێ ناو کوورەیەکەوە کوورەیەکی ئاگر چی لێ دەکا هەموو سیفەتەکانی دەگۆڕێ ڕقیەکەی دەگۆڕێ بە نەرمی ڕەشیەکەی دەگۆڕێ بە سووربوونەوە ساردیەکەی دەگۆڕێ بە گەرمی واتە ئەو کوورەیە ئەو ئاگرە سیفەتەکانی خۆی نەقڵ دەکا بۆ سەر ئاسنەکە ئینسان دەبێ خۆی گۆڕانی بەسەر خۆیدا هێنابێ ئەو جا دەتوانێت گۆڕان بەسەر خەڵکدا بێنێ جا لە میانی قسەیدا لە میانی کرداریدا لە میانی ڕەفتاریدا لە میانی نووسینیدا من باسی وەت کرد بەسەرهاتەکانی ئەم کتێبێکی لە بەسەرهاتەکانی ئەو کتێبە لە کاتی نووسینیدا شەوێک لەو شەوانەی کە من خەریکی نووسین و خەریکی ئامادەکردنی بم بۆ چاپ لە یادمە لە سەعات 10 شەوەوە دانیشتم ئەو پنەی دایکم کە لەسرم دەنووسێ و خوانەیە دامنا دیارە کتێبەکانیشم لە دەور بوون دەمنووسی کاتێک هۆشیار بوومەوە بانگی بەیانی بوو کەس ئەو کاتە بانگی بەیانی سەعات 5 دەدرا واتە 7 ساعاتی ڕەبق من ئەسڵەن شێوەی دانیشتنەکەشم نەگۆڕی بوو عادەتم وا بوو ئەگە فریا کەوت بام شەو نوێژم دەکرد گوتم وەڵا ئەم شەو چ بوو بانگیدا یعنی هەر بە بانگەکە بڵێن هۆشیار بوومەوە دەنا هەر بە بێدار بووم جامە بەستم ئەوەی کە ئەوە ئەگەر ئیستیغراقێک و قوڵبوونەوەیکی ڕوحی و چوونە نێو بابەتەکە نەبێت تەمەنەوەت بۆ ناکرێ بۆیە بەنسبەت هەموو کەسێکی دیکەشەوە هەروایە ئینسان بێوێت شتەکەی عمقی هەبێ قوڵایی هەبێ پێشە دەبێت لە خودی خۆتدا قوڵایی هەبێ ئەگەر نا قسەی مرۆڤ بەشێکە لە کەسایەتی مرۆڤ کردەوەی مرۆڤ بەشێکە لە کەسایەتی مرۆڤ خۆت چۆن بی قسەکەت وایە خۆت چۆن بی کردەوەکەش و هەڵوێستەکەشت وایە گۆزە چی تێدا بێ ئەوەی لێ دەڕژێ وەکو پێشتر گوتمان بەڵێ مامۆستا تەسەورێک هەیە لەسەر ینی بۆچوونێک هەیە لەسەر پوختەیەک دەربارەی ئیسلام بۆ مانای ئەگەر کەسێکی خوێنەواری باش ئاگا بە نووسراوەکانی تۆ بە کتێبەکانی تۆ بێنیت بڵێ نووسینێکم بۆ بنووسە ینی کۆکتێلێکم بۆ کۆکەرەوە پوختەیەکم بۆ کۆکەرەوە لە نووسینەکانی مامۆستا عەلی باپیر تەسەورێک کە پوختەیەک دەربارەی ئیسلام بنووسێ ینی بۆ مانای تۆ
بنیاتی نووسینی خۆتت لە پوختێک دەربارەی ئیسلامەدانا وەکو ستونێک دوای ئەم ستونانە درێژەکەیتەوە تۆ گەر سیرکەیت ئەگەر لە بواری فکرە و دەست پێکرد بێ ئێستا لەم کاتە تۆ تەفسیرە نووسی لە کاتێکە خودی کتێبەکەش تەفسیری سوورەتی فاتیحایە ینی بەو مانای کەم کتێبە باوا بڵێن هەڵگری خەسڵەتی نووسینی جەنابتە بە کۆکراوەی تاڕەدێکی زۆر وایە وەکو ئەمە وەکو حەقیقەت وەکو نەواتێک بوو وەکو کاکڵەیەک بووە وەکو چۆن دەنکە خۆخێک کە دەیخێ بنزەویە دەنکە خورمایەک دوایی دەبێتە مەسەلەن درەختێکی خورما کە چەندان خورمای دیکە دەگرێ یاخود چەندان خۆخی دیکە دەگرێ فعلەن وایە یعنی وەکو چۆن خوا سبحانه وتعالى سوورەتی فاتیحای ناردووە کە ڕایەکی وا هەیە دەڵێن یەکەمین سوورەت کە خوا دای بەزان و سوورەتی فاتیحەیە کە وەکو پێڕست وایە بۆ هەموو سوورەتەکانی دی منیش هەر بە چاولێکردنی ئەو کتێبەم نووسی وەکو لێکدانەوەی سوورەتی فاتیحە کە دوایی وەکو دەنکە تۆوێکە بۆ کۆی شتەکانی دی فعلەن وەکو باست کرد جەنابەت دیارە من لە بەرەکەتی ئاەتەکانی قورئان زۆر باشە لە بەرەکەتی سوورەتی فاتیحە ڕستەیەک لە بۆچوونی خۆشت هەر لە ناو کتێبەکە بێنمەوەڵێ هەوڵم داوە گوشرا و شیلەی تێگەشتنی خۆمی لەبارەی ئیسلامەوە تێدا بخەمە ڕوو ڕاستە واتە گوشراوی بۆچوونی مامۆستا عەلی باپیر لەو کاتەیە لە چوارچەوەی کتێبی پوختێک دەربارەی ئیسلامە ئێمە ئەیخوێنینەوە دواتریش ئەمە درێژەیە بێت ڕاستە ئێستا لە تعبیری چکەشی تێدایە ساش لە یادمە دەڵێت چوومە خزمەت باخی قورئان گوڵێکی حەوت پەڕیم لێ خواست بەڵێ ئەوە لە منش بە تەمام ئاماژەی پێ بکەم هێناوتە جا دوایی کە لە بۆن و بەرامەی خۆشی ئەو گوڵە ئەوەم لەم شوشەی وشەی کوردیدا پێشکەشتانی دەکەم ئەوە ئیشەڵا ئاماژەی پێەکەین لە فرسەتێکی بڵێن هەر لەم بەرنامەیە بێش لە شوێنێکی ترا لە نێوانی چاپی یەکەم و چاپی دووەمە 20 ئەوەنە ساڵە نێوانە 23 ساڵ نێوانیان هەیە بەڵام لە کاتی پێداچوونەوەیە جەنابەت نووسیوتە لە باوا بڵێن لە پێشێکی دووەمان نووسیوتە جگە لە چەند شوێنێکی کەم دەستکاری کتێبەکەم نەکردووە واتە ناوەڕۆکەوکو خۆی ماوە قسەکە لەسەر ئەوەیە کتێبەکە خۆی بەهێزە یاخود واقع و جەوهەری کۆمەلگاکەی ئێمە ینی نەگۆڕاوە ینی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەگەر لەبارێکەوە کتێبەکە ئیجابی بێ کتێبێکی بەهێز بێ لەبارەکەی ترەوە ینی بۆ خودی کۆمەلگا ڕەنگە ئەو ئیجابێتە نەبێ ینی لە ماوە 23 ساڵە ئەم کۆمەلگایە نەیتوانی بێ ئەندازێک گۆڕابێت من پێمە ئەوە دوو هۆکاری هەیە هۆکارێکیانەوەی کە وەکو پێشتر گوتم من تەفسیری قورئانم کردو بەڕاستی لە بەڕۆشنایی ئاەتەکانی قورئاندا قسەکانی خۆم گوتووە بۆیە قووەت و بەرەکەتەکەی هی قورئانەکەیە دێتە ناو قسەکانەوە ئەوە یەک دوو کۆمەلگاکەمان بەڵێ گۆڕانی بەسەردا هاتووە بەڵام پێم وایە ئەوەی کە لەوێدا ئەو کۆمەلگایان پێدواندووە ئێستاش ئەو کۆمەلگا پێویستی بەو جۆرە دواندنە هەر هەیە و هۆکارێکی کەش ڕەنگە ئەوە بێت کە من کتێب بەرهەمی دیکەم زۆرە دیارە ئەوەی کە پێویستە شتی دیکە پێویست بۆ خەڵک و کۆمەلگا و دەوروبەرە بگوترێ لە کتێبەکانی دیکەدا گوتومە لەوێدا هاتووە ئەوەی بە پێویستم نەزانێ و زۆر ئەمە چاوی پێدا بجێڕمەوە حەقیقەت ویستومەوەکو خۆی بمێنێتەوە کاتی خۆی کە چۆن بووە بۆی تۆگە تەماشە چاپی یەکەم و دووەم بکەی جوێ لە پێشەچەکەی و ڕەنگە چەند وشەیەکی کەم یا هەڵەیەکی چاپ یا وشەیە کە بەدڵم نەبوو بێلام بربێگەرنە وخونیەوە ڕۆکەکەی دەستکاریم نەکردو لەبەر هۆکارانە کە باسم کرد بەڵێ هەر لە پێشەچەکەی مامۆستا نووسیت لە کاتی خوێندنەوەی جارێکی تری پوختەیەک دەربارەی ئیسلام هەستم بە تام و چێژێکی تایبەت کرد و گەڵێک جار کڵافەی بیر و زەینم دەگەڕایەوە بۆ هەندێک لە ڕوودا و بەسەراتەکانی ئەو ساکە ئەمە بەسە چییە؟ ینی دیارە ئەو کاتە و ژینگە ئەو هەلوو مەرجەکە منەوە کتێبم تێدا نووسیوە جارێکم لایەکە من لە ڕژێم قاچاق بووم لە قۆناغی دووەمی زانکۆ وە چوون بۆ ئێران ساڵێک 6 مانگ لە کوردستانەکەی بووم 6 مانگ لە تاران بووم لەو ماوەیەدا فێری زمانی فارسی بووم و کۆمەڵێک
گرفتاری و ناڕەحەتیم بەسەر هاتن کە لە چەند مەڵەوەی لە خەرمانی تەمەنم ئاماژەم پێداون واتە ژیانی غەریبەتی هەر بۆ خۆی لە ماڵ چوونە دەر و ژیانی غەریبەتی هەرچەندە من کە لە ماڵش بووم هەر ژیانم هەر ناڕەحەتی و گرفتاری ماندوو بوون و کرێکاری و جووتیاری و ئیشکردن و ئەوەی زۆری تێدا بووە بەڵام چوونە دەر لە ماڵش بۆ خۆی ئەزمونێکی دیکەیە و خەڵکێکم بینی و چەند جارێک گیرام هەم حیزبی دیموکراتی ئەو کاتەکە نەیان دەناسیم گرتیانم یەکێتی دوو جار گرتیانم حکوومەتی ئێران گرتیانم و توێژ و مناقەشە و شەڕەقسە و مشتومڕی زۆرم بوو کۆڕ و مەجلیسی دیکەی جیاوازم بینی لەوەی کە لە کوردستانی عێراقدا دەمبینی دوای ئەوە کە من هاتمەوە بۆ ڕانیە بۆ ماڵی بابم ئەوە بوو کە هەندێک لەوانەیە کە ئەو کاتە سەرۆک عەشیرەت و یاخود سەربەڕژێم بوون کەوتنە بەین وە کارەکەیان لەگەڵ ڕژێمدا بۆ چاکردم ئەوە بۆ هاتم بۆ هەولێر ئەم هەولێرە تاقیکردنەوەیەکی ئیمامەت و خەتابەتمدا ئەوە بوو کە بە پلەی زۆر باش دەرچووم و من لە مزگەوتی نوڕسی لە ڕانیە تاعین بووم جا کاتێک کە من ئەو کتێبە دەخوێنمەوە هەموو ئەو شتانە دێنەوە زەینم کەسێک کە ئەوانەی کە چاکەیان لەگەڵ کردووم ئەوانەی قسەیەکی خێریان کردووە ئەوانەی کە بە دەردی کابرا دەڵە پارۆنانێکیان داومێ لە غەریبایەتی حاواندویانمەوە هەم شتە تاڵەکان هەم شتە شیرنەکان هەم خۆشیەکان هەم ناخۆشیەکان قاچاقیم لە ڕژێم ئەمجا چونکە من دوای نووسینی ئەو کتێبە بە ماوەیەکی کەم کە هاوسەرگیریم کرد بۆ جاری یەکەم لەگەڵ ڕوخسارخان خاتون مەلاژن ئەو بوو کێمە ماڵمان لە ڕانیە نەما یەک مانگ دوای گواستنەوەی خێزانم لە ڕانیە بووین لە ماڵی بابم دوایی ئەو بوو چوینە گوندی سەرسیان دوای دەوری ساڵێک و 8 مانگ لێ بووم دو جارێکی کە ئەوجا کە ڕژێم ویستی بمگرێ ئەوجا چوون بۆ گەڵی ماخۆ بزنان ئەمجا لەوێش ساڵێک و دەوری 6 مانگ یا زیاتر کەمتر لێ بووم دوای ئەمجا 3 مانگ کەوتمە حاڵەتی خۆ حەشاردانە خۆم و ماڵ و خێزانم ئەمجا دوایی ئەوە چوین بۆ چی دیکە تەحملی نەکرد لە نێو شاردا من چوین بۆ شاخ جا کاتێک کە من ئەو کتێبە دەخوێنمەوە هەموو ئەو شتانە تەداعی دەکەن دێنەوە زەینم و گەلێشتی دیکەی کۆمەڵایەتی بڵێن یادەوەریەکان لەگەڵ برا و خوشکانم لەگەڵ خزمان لەگەڵ دایک و بابم هەزار ڕەحمەتیان لێبێ گومانی تێدانێ چون هەر شتێک لەوانە کە نووسیمە کە گوتومە ینی هەر ئاەتێک کە شەرحم کردووە تەمان کۆمەڵشتی تێوە پێچراوە کۆمەڵێک بیرەوەری و یادەوەری تێوە پێچرا بەڵێ مامۆستا بە فرسەت ێزانم هەچەنە ینی ئەم بابەتە ڕەنگە زۆر پەیوەست نەبێ بە ناوڕۆکی کتێبەکەەوە بەڵام بە فرسەت ێزانم لێرە ینی ئەو بابەتە باسکەین ئەویش ئەوەیە کە زۆر جار لە نێوانی دوونەوەیە ینی قسە لەسەر مێژوو بە شێوەیەکە کرێت لای نەوەیەکیان مێژوو زۆر ئیجابیە واتە هەڵگری کۆمەڵێک خەسڵەتی زۆر گرنگە لای نەوەیەکی تر کە لەو مێژووان نەژیاوە مێژوو هیچ نییە بەس قسەکە ئەگە قسەیەکی سێم هەبێ ینی لە نێوانی ئەم دوانەیە مێژوو نە تەقدیس بکرێ و نەک بە بەهاش بکرێ ینی قسەکە لەسەرەوەیە ئەلێرەوە داخڵ بە کتێبەکە ئەبینەوە لەوەی کە ئەم کتێبی مێژوێکیشی لەگەڵ خۆیان هەڵگرتووەکو جەنابەت باست کرد بەس مێژوو چ بەهاخێکی هەیە ینی با ئاوڵین بۆ ئەو نەوەی کە ئێستا مەسەلەن بە پێگوترێن نەوەی نوێ ئەگەر تەماشای قورئان بکەین سێ لە سەر سواری قورئان باسی مێژوویە جا هەندێک لە زانایان دەڵێن لەبەرەوە کە مرۆڤایەتی ئەگەر تەمەنی مرۆڤایەتی بکەیت 4 بەش 3 بەشی ڕابردووە یەک لەسەر 4 ماوە 4 یەکێکی ماوە بۆیە خوا سوبحانە وتەعالە ئەوەی کە بەشەریەت لە ئەزمونە تاڵ و شیرنەکانی خۆیدا پێیدا تێپەڕیوە خوا سوبحانە وتەعالە بۆیە 3 لەسەر 4 پانتایی قورئانی بۆ ئەو ئەزمونەی بەشەر تەرخان کردووە کە تێپەڕیوە و بۆ ئەوە کە دەرسی لێوەربگرێ پەندی لێوەربگرێ ئەو یەک لەسەر 4 تەمەنی مرۆڤایەتی کەماوە بۆەوەی دەرز وەربگرێ لەو 3 لەسەر 4 تەمەنی کە ڕابردوو بۆیە قورئان 3 لەسەر 4 پانتایەکەی بۆ بەسەرهاتی پێشوان بەسەرهاتی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات لەگەڵ گەلەکانیاندا و هی ئەوانی دیکە بۆینە هاوڵانی ئەشکەوت ذوالقەرنەین
و ساڵحان لە پیاوان لە ئافرەتان و لە چاکان لە خراپان تەرخانی کردو. خوا سبحانه وتعالى دەفەرمێ لەقەد كان في قصصهم عبرة لأولي الألباب. بە دڵنیایی لە بەسەرهاتیاندا پند هەیە بۆ خاوەن عەقڵان، پندی گەورە گەورە هەن. جا مەبەستمەوەیە مێژوو هەر کەسێک نەزانێ دوێنێ چۆن گوزەراوە نازانێ ئەمڕۆ چی بکە و بەرچاوڕوونیشی نابێ بۆ بەیانیش. ینی دوێنێ و ئەمڕۆ و بەیانی سێشتی تێکەڵ کێشن. لەبەرەوە شارەزابوون لە مێژوو زۆر زۆر گرنگە. حەقیقەت هەر کەسێک نەزانێت دوێنێ چ گوزەراوە نازانێ ئەمڕۆ چی بکە. زۆر جار بەهۆی کە دوێنێت چی گوزەراوە چۆن بووە ئەتۆ ئەوە تیش کرد بۆ دەخاتە سەر کە تۆش ئێستا چی بکەیت. ئەی خوای پەروەردگار کە مێژووی پێغەمبەرانمان بۆ دەجێڕێتەوە لەبەر ئەوەیە. و پاشان وەکو چۆن خوا یاسای داناون، یاسای گردردونی، یاسای فیزیایی، کیمیایی، یاسای بیۆلۆژی ژیانەوەری لە ژیانی لە گردوندا، لە ژیانی بەشەریشدا کۆمەڵێک یاسای داناون کە ناوی لە ناون سونەن. سونەن کۆی سنەتە. سنەت یعنی قانون. خوا دەفەرمێ قد خلت من قبلكم سنن فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين. لە پێش ئێوەدا قانونەکانی خوا ڕابردوون بە زەوی دابڕۆن واتە مێژوو بخوێننەوە، سەرنج بدەن بزانن سەرنجامی ئەوانەی کە پەیامەکانی خۆیان بە درۆدانا چۆن بوو. یان خوا دەفەرمێ سنة الله في الذين خلوا من قبل ولن تجد لسنة الله تبديلا ولن تجد لسنة الله تحويلا. ئەمە زۆر زۆر جێ سەرنج ئەم ئاەتە مبارەکە لەکە لە سوورەتی فاتیر داهاتوە. دەفەرمێ ئەوە یاسای خوایە کە لەگەلە پێشوەکاندا تێپەڕیوە، بەسەر ئەواندا چەسپیوە، ئەو یاسای خوایە. و تۆ فەلەن تەجد لسنة الله تبديلا، گۆڕان بۆ سنەتی خوا بۆ قانونی خوا نابینی. ولن تجد لسنة الله تحويلا، نەکەر ناتوانانی قانونی خوا بگۆڕ و قانونیشکی لە جێدا بنەی، ناشتوانی قانونی خوا لاش بدەی. ئەمە چی لێ وەردەگیرێ؟ ئەمە ئەوەی لێ وەردەگیرێ کە لە عەرەبیدا دەڵێ ما ئەشبەه اللەیلەتە بالبارحە، ئەم شەو چەند وەکو دوێنێ شەوێ دەچێ. یان دەڵێ التاریخ یعید نفسه، مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. تۆ تەماشا بکە، با من وێنەیەکت بۆ بێنمە لە مێژوو. خوا سبحانه وتعالى لە قورئان زۆر باسی سێ کەسایەتی دەکا لە بەسەرهاتی موسادا عەلەیهی سەڵات وسەلام. باسی فرعون، باسی قارون، باسی هامان. ئەم سێ کوچکەیە زۆر باز دەکرێن لە بەرامبەر موسادا عەلەیهی سەڵات وسەلام. موسا پەیامی خوای پێیە کە پەیامی خوا دەنگێکی زوڵاڵە بۆ ئازادی خەڵک، بۆ بەختەوەرکردنیان و بۆ شەسپاندنی دادگەری و بۆ ڕشێکێشکردنی ستەم و بێدادی، ستەم و بێدادی سیاسی کە فرعون بەرجەستەکەری ستەمی سیاسی بووە، قارون بەرجەستەکەری ستەمی ئابووری بووە و هامان بەرجەستەکەری چەواشەکاری ڕاگەیاندن بووە. ئەم سێیە لە قورئاندا بۆ زۆر دووبارە دەبنەوە. ئەو بەسەرهاتی موسا و فرعون لە هەموو بەسەرهاتەکان زیاتر دووبارە بۆتەوە. لەبەر چی؟ لەبەرەوە کە مێژوو بەشەر هەمووی ئەوەیە. هەر کەسێک گویستی لە بەرامبەر ستەمدا ڕابوەستێ، جاوەکو گوتم ستەمی سیاسی، ستەمی ئابووری، ستەمی کۆمەڵایەتی و لە بەرامبەر چاواشەکاریدا بوەستێ و بێ عەقڵی خەڵک هۆشیار کات، دڵیان بێدارکە، ئەوانە بۆی ئامادەن، ئەوانە بۆی لە کەمیندان. تۆ تەماشام هەرێمەی خۆمان بکە، تەماشای زۆر لە وڵاتانی موسڵمان نشین بکە. کێ دەسەڵاتی سیاسی قۆڕەخ کردووە؟ کێ دەسەڵاتی ئابووری قۆڕەخ کردو خێر و بێری وڵات؟ و کێ دەستگاکانی ڕاگەاندن قۆڕەخ دەکا؟ ئەوانەی کە دەیانەوێت کابوسێک بن بەسەر سینگی میلەتەوە. جا ئەوە لەبەروی هەمیشە لە مێژووی بەشەردا دووبارە دەبێتەوە. خوای پەروەردگار زۆری باس کردووە کەواتە لە ڕازیە مێژوو حکایەت نییە. مێژوو بریتە لە گۆڕەپانێک کە یاساکانی خوای تێدا چەسپیوە لە ژیانی بەشەردا. ئەو یاسایانەی خوا خۆخوا قانونی کە داناوە خۆ هەر بۆ سەردەمی فرعون و موسای دانەناوە. ئێستاش ئەوە دووبارە دەبێتەوە، دوای ئێمەش دووبارە دەبێتەوە. بۆیە ئەگەر ئینسان شارەزای مێژوو بێ، بەرچاوڕوون بێ لە مێژوودا لە ڕابردوودا، وەکو گوتم ئەوە هاوکاری دەکات کە ئێستاش بزانێت چی بکات چۆن. مامۆستا هەر لە پێشێکی دووەمە باسی ئەوەکەی کە شتێک بە بایەخەوە باسەکەویش باس لە ئەو جیاوازیەکەی کە لە دوای ڕاپەڕینەوە دروستە بێ
باسەکەیت و دەنووسیت بوارێکی دیکە کە دەرکەوتنی ئەو جیاوازیە گەورەیە لە ژیانی ملەتەکەمان بواری هۆشیاری ئیسلامی و مسلمانێتی و دینداریکردنی بەرچاو ڕوونانەیە ببوورە. لەم پێشەکەیە باسی ئەوەکەی کە جیاوازێکی زۆر هەیە لە سەرەتای ئەو کتێبی کە جەنابەت نووسیتەوە ئەو واقعی کە تۆ تیاندا نووسیوە لەگەڵ ئەو واقعی کە چاپی دووەمەتیان نووسیوە. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە تەنانەت ئەوەی کە پێ وترێ هۆشیاری ئاینیش، ینی ئەو هۆشیاری ئاینە تا و لە حزێش دەیتوانی ینی ئەو حقیقەتانەی کە لە چوارچەوەی پوختێک دەربارەی ئیسلامە جەنابەت باست کردووە تێپەڕێنێ ئەی هۆشیارەکە لەکوێوە، ینی مەبەست ئەوەیە ئەم هۆشیارە چۆن ڕوویاوە. ئەو هۆشیاریە زانی مەبەستم پێچی بووە کاکە پەیوەند. من ئەو کاتە لە پەیمانگای ئیسلامی بووم لە سلێمانی لە ساڵی 76 تاکو هەشتا لێ بووم 5 ساڵ لە دوی ناوەندیەوە تاکو 6 ئامادەی. ئەو کاتە بە دەگمەن گەنجێکە دەبینی لە مزگەوت نوێژ بکە، یعنی چاکم لە یادە من هەم لە مزگەوتی گەورە زۆر نوێژم دەکرد کە پەیمانگای ئیسلامی ماوەیەک چەند ساڵێک لەوێدا بوو و هەم لە مزگەوتی مەولانا خالید. بە دەگمەن گەنجێکە دەبینی نوێژ بکە، ئەوش مەگەر بابی لەگەڵ خۆی هێنا بواە. نوێژەکان بە زۆری خەڵکی بە ساڵدات چوو بوون و ئافرەتێکی پۆشتە و پەرداخت زۆر کەم دەبینی و دەچوومە کتێبخانەکان دەگەڕام بە دوای کتێبێکدا بە کوردی، ئەو کاتەکە من شارەزای زمانی عەرەبی نەبووم، بە کوردی نووسرا بێت بە دەگمەن کتێبێکی کوردی دەبینی کە ئێستا مزگەوتەکان تۆ تەماشا بکە لەبەر گەنجان لە هەردوو ڕێگەز بە ساڵدات چۆن ون بوون، کتێبخانەکان تەماشا دەکەی، زانکۆکان تەماشا دەکەی، کۆمەلگا بەگشتی. ئێستا چینی گەنج و لاو زیاتر خەمی دینداری مسلمانە تێنە تاکو چینی بە ساڵدات چوو و پاشان چینە گەنج و لاوەکە هۆشیارانە دینداری دەکەن، نەک هەروە وەکو شوێن کەوتنی ئەوانی پێشوو وەکو عادەت و نەرێتێک و دوای تەماشا هەموو کەناڵە ئیسلامیانە هەن. حەقیقەت ئێستا هۆشیاری دینداری زۆر زیاترە لەو کات و تاموبۆی کۆمەلگا زۆر گۆڕاوە. بەڵام بۆت هەیە بڵێ بۆچی واقعەکە ئێستاش هەر بەدەست خەڵکی ئەلمانیەوەیە. من ئەوەت پێ بڵێم کە ئەم واقعە سیاسی ئێمە تعبیر ناکات لە حەقیقەتی کۆمەلگای ئێمە. بەڵگەم چییە؟ پارتی لەو شوێنێک کە هەڵبژاردن دێتە پێش، لەو شوێنەی کە پارتی تێیدا حکمڕان نییە، دەسەڵاتدار نییە، لە ئیسلامیەکان کەمتر دێنێ. یەکێتی لەو شوێنێک کە دەسەڵاتدار نییە لە ئیسلامیەکان کەمتر دێنێ. ئەوە یعنی چی؟ یان لەو شوێنێک کە دەنگ زۆر دێنێ یا تەزویر و فرتوفێڵە یا چاوسورکردنەوەیە یا تەخشان پەخشان ئیمتیازاتە یا بە هەر حاڵ شێوازێک چەند شێوازێک بەکار دەهێنرێت کە تعبیرکەر نییە لە حەقیقەتی ئەو کۆمەلگایە. بۆیە تۆ تەماشا بکە لە هەر شوێنێک دیموکراسیەتی ڕاستەقینە بوو بێ، خەڵک بەڕاستی ئازاد و دەستکراوە بوو بێ، دەنگی ئیسلامیەکان لەسەرێ بووە. لە مەغریب تەماشا دەکەی، لە تونس تەماشا دەکەی، لە میسر تەماشا دەکەی، لە لیب، لە هەر شوێنێکی دنیا، لە فەلەستین، لە هەر شوێنێک، ینی هەڵبژاردنێکی ئازاد، ئەوە لە تورکیا، ئەوە لە هەر شوێنێک هەڵبژاردنێکی ئازاد بوو بێ، خەڵک دەستی کراوە بوو بێ، خەڵک ئیسلامی بە هیچ شتێک نەگۆڕیوەتەوە و هیچ شتێکی لە بەرامبەر ئیسلامدا قبوڵ نەکردووە. کەواتە ئەمەی ئێستا ئێمە دەیبینین ئەو 26 ساڵەکە ئەو تەوژمی ئەلمانی کە زۆر جار ڕێگەل لەگەڵ ئەلمانێتیشدا ڕاست نەکەن، وەکو لە دیبەیتێکێ کە لەگەڵ کاک مەلا بەختیاردا بوو باسمان کرد، لەگەڵویشدا ڕاست ناکەن. ئەوە لە ڕاستیە تعبیرکەر نییە لە واقعی ئێستای ئەم کۆمەلگای ئێمە. گەنا من پێم وایە گەرە ئەو خەڵکە هیچ قەید و بەندی لەسەر نەبێەوە، دەستی کراوە بێ و ئازاد بێ معنای وشە، من پێم وایە ئێستاش ناڵێم ئێمەی کۆمەڵی ئیسلامی فڵان کەسی یەکگرت و بزوتنەوە و چێ، بەڵام بەگشتی من پێم وایە کە خەڵک متمانەی بە ئیسلام هەیە کە بتوانێت مەدارێکی بۆ سازکە و متمانەی بە خەڵکی دیندار هەیە کە خۆی تەسلیم کاو پێشی کەوێ، چون خەڵکی دیکەی ئەزمون کرد، تەجربەی کرد کە تەنیا خۆی و ماڵ و بنەماڵە و حیزب و دەوروبەری دەبینێ. مامۆستا هەر یەکیت کە لەو حەقیقەتانەی کە جەنابەت ئاماژەی پێکەی ئەنووسیت مرۆڤێک کە جێنشینی خوا و سەرقافڵەی کاروانی بوونەوەر و
سەرتۆپی کائینات و هەڵبژێردراوی خوایە دەبێ بەرهەڵدا کرابێ و خەمی لێ نەخورابێ. لێرە ینی کە ئەم پرسیارە دروستەکەی ینی سەرسوڕمانێک لە پرسیارەکە هەیە. سەرسوڕمانەکەش وا هەستە کرێ کە تۆ ئەتەوێ وەڵام بیتەوە. تۆ وەڵامی چیە دێەوە لەم پرسیارە؟ وەڵامی هەموو ئەوانە دەدەمەوە کە ئیسلام وەکو بەرنامەیان تەماشا ناکەن. وەڵامی هەموو ئەوانە دەدەمەوە کە ئیسلام لەوەدا کورت هەڵدێنن کە بریتێ لە پەیوەندی نێوان مرۆڤ و خوا وەکو ئاینی شێوێنراوی نەسڕانی. ویستومە بڵم کە خوا سوبحانە وتەعالا کە لە گەردیلەوە تاکە هەکەشان سیستەمی بۆ هەموو شتێک داناوە، مرۆڤێک کە هەڵبژێردراوی خوایە لە نێو کائیناتدا، مرۆڤێک کە ڕێز لێ گیراوە لەلایەن خواوە، مرۆڤێک کە سەرتۆپی کائیناتە، شاگوڵی باغی بوونەوەرە، ناگونجێ خوا خەمی لەو مرۆڤە نەخوار بێ، مشتوری نەخوار بێ، بەرنامەی بۆ دانە نابێ و حواڵەی غەریزەکانی خۆی کردبێ، یاخود بەرنامەیەکی بۆ دانابێ، بەڵام بەرنامەیە کە تەنیا پەیوەندی بەڕە هەندێکی ژیانیەوە کە لایەنی ڕۆحیە. ویستومە بڵم کە ئەو مرۆڤە خوا مشوری لێ خواردووە بەرنامەیەکی گشتگیر و سەرتاسەری بۆ داناوە کە قسەی هەیە لە هەموو ڕەهەندەکانی ژیاندا، پێی دەڵێ لە ڕووی سیاسیەوە چۆن کۆمەلگا ڕێکخا، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، هەروەکو چۆن بۆی بازەکە لە ڕووی ڕوحی و لە ڕووی فیکریەوە و لە ڕوو ڕەوشتی و ئاکاری و خێزانیەوە، بە هەمان شێوە لە ڕووەکانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیشەوە قسەی هەیە، ڕێنمایی بۆی هەیە، ئاراستەی بۆی هەیە. زۆر باشە. مامۆستا دیسانە نووسیت کەوابێ خوایە کە خەم لە دار و بەرد و ڕۆک و ئاژەڵ و ڕۆژ و مانگ بخوات، حەوجار خەم لە ئینسانە خوات. بەبەسمان ئەم وشەیە زۆر سەرنجڕاکێش بوو، حەوجار بەبەست چییە مامۆستا؟ یعنی وەکو عەرەب دەڵێن بالطریق الأولى، باشتر چاکتر خەم لە مرۆڤ دەخۆ. یعنی خوا سبحانه وتعالى کە دەفەرمێ سەخر لەکم ما فی السەماوات وما فی الأرض جەمیعا منه، هەرچی لە ئاسمانەکان و زەویدا بۆ ئێوەی دەستەمۆ کردووە. باشە، کەواتە ئەستێرەکان، کەهکەشانەکان، مانگ و خۆر، زەوی، باران، چیاکان هەموو بۆچی دروستکراون؟ بۆ خزمەتی مرۆڤ. ئەنجا خوا سبحانه وتعالى مشوری ئەو دروستکراوانەی خوار بێ کە لە ئەسڵدا بۆ مرۆڤ دروستکراون، ئەگەر مشوری لەوان خوار بێت، چۆن مشور لە مەخلووقێک ناخوا کە هەموو شتەکانی کەی بۆ ئەو دروست کردوون. وەکو چێک لە زانایان دەڵێ ئەی مرۆڤ، هەموو شتێکم بۆ تۆ دروست کردو، تۆشم بۆ بەندایەتی بۆ خۆم دروست کردووە، بەندایەتی ئێمەش بۆ خوا هەر بە قازانجی خۆمان تاوا دەبێت. چۆن مرۆڤ ئەگەر بەندەی خوا نەبێ، دەبێ کۆیلەی غەیری خوا بێ. ئەنجا ئەو حەوجار تەبعاً واتە بڵێن بە شێوەی چاکتر و لە پێشترە کە خوا خەم لەوە بخوا، لە پێشترە کە خەم لە مرۆڤ بخوا. تەبعاً هەمووی وەڵامی ئەوانە بووە کە ئەو کاتە و ئێستاش لەگەڵدا بێ. ئێستا عەلمانیت یعنی چی؟ عەلمانیت یعنی حساب نەکردن بۆ خوا، یعنی خوا سبحانه وتعالى حەقی بەسەر مرۆڤەوە نییە بۆ زانیاریت. کرۆشی عەلمانیت ئاوایە، وەکو لە کتێبی تەوژمی ئیسلامی و عەلمانی و خاڵەها بۆ شجاوازەکانی دە باسم کردووە. کرۆشی عەلمانیت یعنی ئەوە کە خوا مرۆڤی بەرهەڵدا کردووە و خەمی لێ نەخواردووە و خوا بۆی نییە تەدەخول بکات لە ژیانی مرۆڤ. ئەو تەوژمە هەر هەبوو ئەو کاتە، بەڵام دیارە ئەو کاتە زیاتر لە مارکسیەتدا خۆی بەرجەستە دەکرد. جا من ویستومە بەرپەرچی ئەو جۆرە بۆچوونە بدەمەوە کە نەخێر وانییە خوا خەمی لە مرۆڤ نەخوار بێ، بە ئەو تا بەرنامەی بۆ ناردو. جا ئەوانیش هەندێکیان هەبوو دانیان بۆ دادەی هێنا کە بڵێ ئیسلام ئەوە خوا ناردوێتی، بەڵام دایانگوت ئیسلام تەنیا سەرۆکاری لەگەڵ لایانی تاکدا هەیە و لەگەڵ لایانی ڕوحیدا هەیە. من گوتومە نەخێر، خوا کە سیستمی داناوە بۆ دروستکراوەکانی دی، سیستمیکی گشتگیر کە چۆن بەڕێوە بچن، دیارە بەرنامەشی داناوە بۆ مرۆڤ و ئەو بەرنامەش دەبێت گشتگیر و هەمەلایەن بێ کە ئیسلامە وە قسەی هەیە لەسەر هەموو لایەن و ڕەهەندەکانی. زۆر باشە مامۆستا تاک و کۆمەڵ ببوورە. شتێکی زۆر سەرنجڕاکێش پەرەگرافەکە هەر خوێنمەوە بەو شوەیە کە جنابەت نووسیوتە لە تەفسیری هەمان ئاەتدا ڕوونمان کردوتەوە کە پەیوەندی نێوان خوا و ئینسان لەسەر بنچینەی خۆشەویستی دووسرە ڕۆنراوە و کۆشکی خواپەرستی لەسەر بناغەی دۆستایەتی و یەکتری خۆشویستن لێوەیان خوا سبحانه وتعالى و بەندە دابیناکراوە. مامۆستا ئەم پەرەگرافە زۆر پەرەگرافێکی گرنگە. ئەوش ئەوەیە کە ئێمە هەست بە ئەو پەیوەندیە گرنگاکەین لە نێوان خوا و بەندەدا کە پەیوەندێکی دووسەرەیە، بەڵام ئەمە ئەندازەیەک تۆزێک هەستەکەم کە بە ئاوڵم نازانم ناڵم ناتەبایە،
بەڵام لەگەڵ ئەو تێڕوانینەی باوەی کە زۆر جارە گوترێت کە پەیوەندی نێوان خوا و بەندە پەیوەندیەکە لەسەر ترس باوا بڵێن دامەزراوە نەک پەیوەندی خۆشەویستی وەکو جەنابەت باست کردە لێرە یاخود پەیوەندێکی دووسەرە بێ ینی ئینسان لێرە هەست بە گەورەیەکی گەورەکرێت کە پەیوەندی دووسەرە لە نێوان خۆی و خۆیان دروستکە حەزەکەم تۆزەی لەسەرەوە قسە بکەیت بەسەر چاوەڵا ئەگەر تەماشا قورئان بکەین لە سورة المائدة خوا سبحانه وتعالى دەفەرمێت يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه ئەی ئەوانەی بڕواتان هێناوە گەر ئێوە لە ئاینەکەتان پاشگەز ببنەوە لی هەڵگەڕێنەوە خوا کۆمەڵێک دێنێ خۆشی دەوێن و خۆشیان دەوێ ئەوە خۆشەویستی دووسەرە خوش ئەوانی خۆش دەوێ ئەوانیش خۆیان خۆش دەوێ ئەوە یەک لە سوورەتی ئەلئەنعامدا کە من لە بەرجی پێنجەمی تەفسیرە کوردەکەمدا بە تەفسیل قسەم لەو ئاەتانە کردووە خوای پەروەردگار باسی ئیبراهیم دەکا عەلەیهی السەڵات وەسەلام کە ئیبراهیم خەلیل اللهە واتخذ الله ئیبراهیمە خەلیلە و ئیبراهیم پایەکی زۆر بەرزی هەیە لە دوای پێغەمبەری خۆمان محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام سەروەری پێغەمبەران ئیبراهیمە ئەو ئیبراهیمە سەڵات وسەلامی خوای لەسەر بێ خوا چۆنی باز دەکا دەفەرمێ وإذ قال إبراهيم لأبيه آزر أتتخذ أصناما آلهة إني أراك وقومك في ضلال مبين كاتي إبراهيم بابي خوي آزر يقول آية بتان دكية برسرا ولزياتي خوا من خوتو قالك لكم رأيك أشكرا دبينا وإذا فرمي وكذلك نوري إبراهيم ملكوت السماوات والأرض فلما جن عليه الليل رأى كوكبا قال هذا ربي فلما أفل قال لا أحب الآفلين فلما رأى القمر بازغا قال هذا ربي فلما أفل قال لئن لم يهدني ربي لأكونن من القوم الضالين فلما رأى الشمس بازغة قال هذا ربي هذا أكبر فلما أفلت قال يا قوم إني بريء مما تشركون إني وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا وما أنا من المشركين أم آيتان من لو برجي بينجمي تفسير كم زور بالتفصيل قسم لسر كردون كلير آية إبراهيم دەیەوێ وتوێش بکات لەگەڵ خەڵکەکەی یاخود تعبیر دەکات لە ناخی خۆی زۆر لە توێژەرەوانی قورئان گوتوانە نا هەر وتوێژی کردو لەگەڵ خەڵکەکە تعبیر نەکردو لە ناخی خۆی من ئەو ڕایم هەڵبژاردووە نا ئیبراهیم تعبیر دەکات لە ناخی خۆی چونکەوە پێشەوەی بێتە پێغەمبەر خوای تەعالا باسی دەکات کە دەفەرمێ ئەستێرەیەکی لێ دەرکەوت گوتی ئەوە پەروەردگارمە کاتێک ئاوا بوو گوتی ئینی لا ئوحیب الئافلین من ئاوابوانم خۆش ناوێن نەیگوت لێیان ناترسێم کەواتە ڕیشە و بناغەی بەندایەتی مرۆڤ بۆ خوا لەسەر خۆشەویستیە وتی ئاوابوانم خۆش ناوێن دوای مانجی بینی ئەمانجیش کە ئاوا بوو دیسان گوتی لا ئوحیب الئافل دوای خۆری بینی دوای بەویش دیسان کە ئاوا بووتی لا ئوحیب الئافلین یعنی من ناگونجێ شتێکم خۆش بوێ بە عنوانی پەروەردگار و خاوەنی من بوون کە ئاگای لە من نەبێت خەم لێ نەخوا مشتورم لێ نەخوا ئاوا بێ کاک پەیوەند ئەوەی کە باست کرد کە ئەو تەسەوڕە باوە ئەو وێناکردنە باوە بۆ خوا من زۆر پەرۆشی ئیسلامێکمە وا وێنا بکرێ وا پێشان بدرێ کەوە ئیسلام هاتووە خوا وا وێنا دەکا سوبحانه وتعالا کە بەندەکانی لێ بترسێن لە ڕاستیدا بەندەکان نابێ لە خوا بترسێن دەبێت لە غەڵەت و پەڵەتەکانی خۆیان بترسێن ئەگەر ناخوا لێترساو نییە خوا خۆشویستراوە سوبحانه وتعالا خوای پەروەردگار دەبێ وا بناسێندرێ کە خوا سەرچاوەی هەموو خێر و خۆشی و ناز و نیعمەت و هەموو خێر و بێر و چاکەکانە بۆ مرۆڤ وما بكم من نعمة فمن الله ئەوە هەڵەیە کە خوا وا وێنا بکرێ دەبێت لە خوا بترسێ نا لە غەڵەتەکانی خۆت بترسێ خوا دۆزەخی داناوە بۆ چی بۆ کەسانێک کە لە خوا دوور دەکەونەوە دۆزەخی دانا بۆ کەسانێک کە زوڵم دەکەن خراپە دەکەن ناڕێک دەژین بەڵام بەهەشتی دەناو بۆ دۆستەکانی خۆی بۆ وانەی کە خوایان بەڕاستی خۆش دەوێت کەواتە ئەوەی کە من لەوێدا گوتومە من پێم وایە کە هەر ئیسلام بریتیە لە ئیمان بەخوا و ئیسلام و ملکەچی بۆ خوا بناغەکەی بریتێ لە خۆشویستنی خوا بریتێ لە ڕێزلێگرتنی خوا بەڵێ ئەمە دەبێت لە خوش بترسین بەڵام بەو واتایە ناکە
ئەو ترس و سامەکە تۆ بەرامبەر بە شتێکی ترسناکت هەیە خوا شتێکی ترسناک نییە خوا سبحانەوە تەعالا خاوەنی هەموو سیفەتێکی بەرز و چاکە خاوەنی هەموو لوتف و بەزەی و میهرەبانی و سۆز و بەخششێکە لەگەڵ مرۆڤ دەبێت تۆ ترست هەبێ بەرامبەر بەخوا سام و هەیبەتت هەبێ کە تۆ غەڵەت بکەی خوا سزادا لەسەر غەڵەتەکانت ئەگەر ناخوای پەروەردگار لە بۆسەدا نییە بۆی بەندەکانی سزادا خوا بۆیە بەندەکانی دروست نەکردو سزایان بدا بەڵام خۆیان وەکو دەڵێ خۆیان داردەدەنە دەستخوا کە سزایان بدا ئەگەر نا خوا بەندەکانی بۆیە دروست کردووە کە بەزەی پیاندا بێت چاکەیان لەگەڵ بکە بەخششیان پێ ببەخشێ و ڕێزیان لێ بگرێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە یان کە دەفەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم ئەی دوای چی دەکا مرۆڤ ثم رددناه ئەسفەلە سافلین واتە بە پێی یاسای خوا دەگەڕێتەوە دناخوا نایگێڕێتەوە خوا لە شوێنێکی بەرزی داناوە خوا ڕێزی لێگرتووە حورمەتی لێناوە کردوێتی بە جێنشینی خۆی بەڵکو کلیلی دەرگای بوونەوەری تەسلیم مرۆڤ کردووە کە خوا دەفەرمێ سخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه هەرچی لە ئاسمانەکان و زەویدا بۆ ئێوەی دەستەمۆ کردووە تە تەسەڕوف کەن لە زەویدا ئێوە جێنشینی خوان بەڵام جاخوا سبحانه وتعالى چ لە مرۆڤێ بکا کە بۆ خۆی دەچێ ئەو ڕێز و حورمەتەی خوا لێیناوە ئەو مەقام و پێگە بەرزی کە لەوێدا دایناوە خۆی دێنێتە خوارێ و خۆی دەباتە ژێری ژێرەوە خۆی وەکو دڕندە و ئاژەڵ لێ دەکا و لە دڕندە و ئاژەڵیش خراپ مامۆستا هەر پەیوەست بە گەوری ئینسان دیسان پەرەگرافێکی ترێنمەوە کە لەوەی کە جەنابەت دەنووسیت لە تفسیری ئاەتی حوتەمدا ڕامانگەیاندووە کە بەرنامە و ئاینی خوا هیچ کاتێک بەبێ هەبوونی کۆمەڵێکە لە ڕەفتار و کردەوەکانیاندا ئەو بەرنامەیە ڕنگ دەداتەوە و وجودی نییە و قەت لە شوێنێکدا مرۆڤی مسلمان و کۆمەلگای مسلمان نەبێت ناتوانین دان بنین بە هەبوونی ئیسلامەتی لەو شوێنەدا یعنی قسەکە لێرە لەسەر ئەوەیە کە ئاینی با بڵێن عملی لە چوارچێوەی کتێب و تێکستەکانە ناژی بەڵکو بە عملی ئینسانەکانەوە پەیوەستە لە کاتی هەبوونی عملی ئینسانیش بوو پەیوەست بە ئاڵێن بە بنەمای شەرع و هەروەهاوەی کە خوای پەروەردگار نردوێتی ئەوە دەکرێت ئیسلامی ڕاستەقی نەبێ ئەگەر شتێک لەسەر ئەو بابەتە هەبێت وڵا شت زۆرە لەسەر ئەو بابەتە بەڵام لێرە با قسەیەکی خۆشت بۆ جێڕمەوە دەڵێن کاتی خۆی هەواڵ دەدەن بە شێخ محەممەد عەبدە ڕەحمەتی خوای لێبێ کە زانایەکی پایەبەرزی ئیسلام بۆ لە سەدەی 19 و 20دا پێی دەڵێن موژدەت لێبێ فلان زانایە لە فلان وڵاتە ماوێت لە هەر لە وڵاتانی ئەفریقیا دەبێ نازەم لە جەزائیر دەبێت لە مەغریب دەبێت لە لیبیا لە شوێ دەبێ موژدەت لێبێ ئەوە کە قورئانی لەبەر ئەوە هەمووی لەبەرە بەڵام سەحیح بوخاریشی هەموو لەبەر کردووە ئەویش زۆر گرنگی بە هەواڵەکە نادا ئەویش دەڵێن جەنابی شێخ مامۆستا ئەو هەواڵەمان پێدای موژدەیەکی خۆشە ئەویش دەڵێن پێم شتێکی زۆر پێوانە شتێکی گرنگ ڕوویداوێ ئەویش دەڵێن چۆن دەڵێ وەڵا هەر نوسخەیەکی دیکە لە سەحیح بوخاری زیاد بووە لە وڵاتیدا ئەمە قسەیەکی قوڵە یعنی سەحیح بوخاریمان هەبوو بە کتێب ئێستاش ئەو مامۆستای و سەحیح بوخاری لێبەر نوسخەیەکی دیکە زیاد بووە یعنی زانیوێتی ئەو کەسە چیە لە ڕاستیدا کاکە پەیوەند مسلمانان ئەگەر ئیسلام لە وەکو ئیمان و عەقیدە وەکو خواپەرستی و وەکو ڕەوشت و ئاکار و وەکو لایانی ڕوحانی و وەکو لایانی کۆمەڵایەتی و وەکو هەڵسوکەوتەکانیان لە ڕووی کۆمەڵایەتی و خێزانی و وەکو هەڵوێستەکانیان لە ڕووی سیاسی و وەکو خەم خواردنیان لە ڕووی نیشتیمانی و نەتەوەی لە خۆیاندا بەرجەستە نەکەن ئەو بەها بەرزانەی ئیسلام لە هەموو ڕەهەندەکانیدا لە خۆیاندا بەرجەستە نەکەن ماناو ئیسلام هەر قەتیس ماوە لە دووتوێی قورئان و لە دووتوێی سونەتدا لە دووتوێی کتێبەکاندا جیاوازی چی بووە لە نێوان جیلی هاوڵان خوالیان ڕازی بێ وە جیلەکانی دی هاوڵان خوالیان ڕازی بێ وەکو یەکێک لە پیاوچاکان دەڵێ هەر کامێکیان قورئانێکی زیندوو بوو بە دوو پێیان دەڕۆی قورئانێکی زیندوو بوو قورئانی لە خۆیدا بەرجەستە کرد بوو دایکمان عایشە خوالی ڕازی پرسیاری لێ دەکرێت دەربارەی ڕەوشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەم لێرە دەمێ شتێک ڕاستکەمەوە هەم بۆ مامۆستایەکان و بۆ بانخوازەکان کە زۆر جار وشەی خولوق یا ئەخلاق وا دەزانن تەنیا ئەو چەمکە تەسکەی هەیە کە بریتێ لە هەڵسوکەوتی مرۆڤ ئەو ئینسان ڕازبێژ بێ و درۆ نەکا ئینسان داوێن پاک بێ و داوێن پیس نەبێ ئینسان ئەمین بێ و دەست پیس نەبێ وان نییە وشەی خولوق هەم لە زمانی عەرەبیدا و هەم لە بەکارهێنانی قورئان و سونەتدا یعنی کۆی هەڵسوکەوتەکانی مرۆڤ وەکو من لە مەوسوعەی ڕەوشت و ئاکاری ئیسلامی لە بەرڕۆژنای قورئان و سونەتدا باسم کردووە دەڵێ وشەی خولوق لەگەڵ وشەی خەلق بریتە لە
حاڵەتی بەرجەستەی مرۆڤ، حاڵەتی جسمی مرۆڤ، حاڵەتی جەستەی مرۆڤ. خولوق بریتێ لە دیوە پەنهانەکەی مرۆڤ بە هەموو ڕەهەندەکانیەوە. دایکمان عایشە کە پرسیاری لێ دەکرێت دەربارەی ڕەوشت و ئاکاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کانە خولوقه القورئان، ئەوە ڕیوایەتێک. لە ڕیوایەتێکدا پرسیاری کرد لە بابای پرسیارکەر، گوتی یا بوونەیە ئەوەلا تەقڕەئی القورئان، ڕۆڵە جان قورئانت نەخوێندوێتەوە؟ قالە بەلا، با خوێندومە. گوتی فإن خلق نبي الله كان القرآن، ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قورئان بوو. مەبەستی دایکمان عایشە لەو قسەیەدا چییە؟ واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مامەڵەی لەگەڵ خوادا، لە مامەڵەی لەگەڵ ماڵ و خێزانی، لە مامەڵەی لەگەڵ خەڵک، لە مامەڵەی لەگەڵ دوژمنانیشیدا، لە هەموو ڕەهەندەکانی ژیانیدا خۆی ڕازاند بووە بەوە کە قورئان دەیڵێ. قورئان چی فەرمووە پێغەمبەر وای کردووە عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆچی گرنگە ئێمە لە ژیانی پێغەمبەر تێبگەین؟ بۆچی گرنگە پێی ئاشنابین؟ چونکە قورئان بە تیۆری باسی ئیسلامان بۆ دەکات، بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە کردەوە بە بەرجەستەکراوی ئیسلامان پێشان دەدا. بۆیە ئەو کێشە مشتومڕەی جار هێندێک کەس کە باز دەکەن ئیکتیفاکردن بە قورئان و سنت پێویست ناکە، نەزانیە ئەوە. بەس مامۆستا شتێکە لێرە هەیە ببوورە ئەگەر بیکەمە پرسیارێک کە هەر سەبارەت بە ئەمە کە باسمان کرد. بەڵێ ینی زۆر جار ئەوەی کە جەنابەت باس کرد لە نێوانی تیۆر و لە نێوانی کردەیە، ینی ئەگەر کەسێک نەبێ بیکا بە کردەوە بە تیۆرە مێنێتەوە، بەڵام زۆر جار ئیسلام یاخود دین بە شێوەیەک وێنە ئاکرێت کە ینی شتێکی میسالی بێ، ینی توانە ئەوەی نەبێت کە تحملی کەمترین مەسەلەن بۆ منە هەڵی ئینسان بکە، جاری وایە هەمیشە بەم ناوە دوور دەخرێتەوە لە ژیانی کردەیی ئینسان. زۆر جار ئەو میسالیەتە زۆر بۆ دین دروستەکرێ، با ئەوە بڵێن ئایا جدی ینی ئیسلامیش با بڵێن هەڵە و کەم و کورتی مسلمانان قبول ناکە ئیلا ئەبێ قورئانی پیرۆز چۆن باسی کردووە دەقا و دەقاوە ینی بەڵێ ئەوەیان ڕاز دەکەی. ئەوە تێگەیشتنێکی هەڵەیە لە ئیسلام. هاوڵان خوالیان ڕازی بێ سادەترین بەڵگە خوا کە دەفەرمێ النفس بالنفس، یان کە دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص في القتلى، أي إيمان دارين طولتان لك كجراوان دار سر بيويس كراوة دوين دراوي يكم بو آياتانا چي بوا هاولان كواتا ديار لنو هاولان دا يك ديا كشتو نفريش كشتو كذا فرمي والزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة. پیاوی زیناکەر و ئافرەتی زیناکەرێکی 100 قەمچیان لێ بدەن. بۆچی هاتۆتە خوار؟ بۆ هاوڵان. والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله. بۆچی هاتۆتە خوار؟ بۆ هاوڵان. إن الذين يحاربون الله ورسوله يسعون في الأرض فسادا إنما جزاء الذين يحاربون الله ورسوله يسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض. بۆچی هاتۆتە خوار؟ بۆ هاوڵان. کۆمەڵگای یەکەمی ئیسلام. کەواتە هەر ئەمە ئەگە بکەینە بەڵگەیەکی زۆر سادە، ئەو سزا شەرعیانە کە هاتوونە خوار بۆ هەندێک لە هاوڵان کە تووشی هەڵە و کەم و کوڕی بوون. بۆیە قسەکەت تێبینەکە زۆر بەجێیە. زۆر جار هەندێک کەس لە بەپەرۆشی بوو ئەوەی کە خەڵک چاکە کار بێ و لە بەزەیی بەرامبەریان کە تخۆ لە گوناحان بپارێزن، هەر ئەو لایەنە لە ژیانی هاوڵان، لە ژیانی پیاوچاکان، لە ژیانی پێشینی چاکمان پێشان دەدا کە وەک بڵی فریشتە بوون. بۆ وێنە نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ کە زانایش پایە بەرزی ئیسلامە و بە شافعی گچکە مەشهورە، کتێبێکی بە ناوی التبیان في آداب حملة القورآن. لەو کتێبەدا نامیلکەیەکە دەڵێ عوثمانی کوڕی عەفان خوا لێ ڕازی بێ هەموو قورئانی لە دوو ڕکاتاندا خوێندووە لە شەو نوێژ. طبعا من دەزانمەوە هەڵەیە، نەوەوی نووسیوێتی بەڵام هەڵەیە، و من ئەزمونم کردووە کە ناگونجێ هەموو قورئان لە هیچ فەسڵێکی ساڵدا هەموو قورئان لە دوو ڕکاتاندا ناخوێندرێ. بەڵام ئەگەر گریمان بشخوێندرێ کە ناخوێندرێت چونکە جێی نابێتەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 8 ڕکات شەو نوێژی بۆ داناوین و 3 وەتری بەلای کەمە ئەوە 11 وەکو دایکمان عایشە دەڵێ خوا لێ ڕازی بێ. ئەی عوثمان چۆن دوو ڕکات؟ ئەگەر لە دوو ڕکاتاندا هەموو قورئانی خوێن بەمان هەر پرێ دوو ڕکاتەکە کەوتووە. پاشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگە قورئانی زۆر خوێن بێ لە ڕکاتێکدا
ڕکوعەکەشی لە قەدەر زۆر خوێندنەکەی بۆ سەجدەکەشی لە قەدەر ئەوە بووە ئەی دەبێت چۆن جێی نابێتەوە ئەی ئەو قسێ چۆن کراوە قسێکی عاتیفیە ئەوە بۆ کە خەڵک هان بدرێت لەسەر شەو نوێژ نەیانزانەوە دوای کە کەسێک ئەزمموی بکە وەکو من ئەزمونم کردووە لە زیندانی ئەمریکا زۆرشتم ئەزمون دەکرد جێی نابێتەوە مەبەستمەوەیە زۆر کە تۆ دێنی ژیانی هاوڵان ژیانی پیاوچاکان ژیانی پێشەوایان دەخوێنیەوە تەوان ئەو کەسی کە ژیانەکەی نووسیوە ئەو لایەنانەی نووسیوە کە بۆ خەڵک ببێتە جێ دەرس و پند و وەک بڵێ جێ تەماشاکردن کەم و کوڕیەکان نەنووسراون ئەگەر نا ئەی خۆ دوایی هاوڵان خوالیان ڕازی بێ لە سەردەمی عوثماندا لە سەردەمی عەلیدا ئەو هەموو کوشتار و هەڵە و کەم و کوڕی و ئەوانش بەشەر بوون ئەوانە بەشەر بوون کەم و کوڕیان بووە بۆیە ئەو جۆرە باسکردنەی پێشینی چاک جا هاوڵان بن تابعین بن پیاوچاکانی دیکە بن پێشەوایەکان بن ئەوە زۆر جار کاریگەریەکی سەلبی هەیە کە خەڵک ناومێت دەکا مامۆستایەکمان هەبوو دەیگو ئەوەندەمان باسی ئیمامی عومەر کردووە 18 پینە بە کراسەکەیەوە بوون ئێستا پێشمەرگە دەڵێ تو باشە 18 پیوەنی هێلانێکم بۆی 4-5 پینەی پێوەنین ئەوەندەمان باس کردووە بەڵام کاتێک 18 پینە ئەگەر ڕاست بێ بە کراسەکەی عومەرەوە بوون خوالی ڕازی بێ کە هی مسلمانان بیسیەکیان پێوە بووە ڕەنگە ئەوەش زێدە ڕۆی بێت بەڵام بە تەکید کاتێک کە مسلمانان بە گشتی کەوتونە زۆرێک لە حاڵەتی خۆشگوزەرانی و ڕووفاهێت ئەویش بەرجی باشتری لەبەر کردووە خۆ مەبەستمەوەی زۆر جار زێدەڕۆیکردن لە دنیا بەکەمگرتن زێدەڕۆیکردن لە عیبادەتی شخصی لە هێندێشتدا یا زۆر ئیبرازکردنی لەسەر حسابی لایەنەکانی دی زیان دەگەێنێ بەو هاوسەنجیە سروشتیەی کەخوا لە دینی خۆی دابیستوێتی چۆ ژیان پێویستی بە هەموو شتێکەیە هەر عیبادەتی بەتەنێ نیە تەنیا دنیا بەکەمگرتن نیە تەنیا عیلم نییە تەنیا جیهاد نییە تەنیا سیاست نییە تەنیا ڕەوشت نییە پێویستی بە هەموو لایەنەکان هەیە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرمەشقی ئێمەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ماڵ و منداڵیدا زۆر سەر و ڕووخۆش و قسە خۆش و لەگەڵ منداڵاندا یا ئەبا عومەیر ما فعل النغەیر ئەبا عومەیر منداڵێک بووە باڵندەیەکی هەبووە نغەیر ینی لێ مردار بووەتەوە دڵ هەموو جارێ سوحبەتی لەگەڵ دەکرد ئەبوو عومەیر باڵندەکەت چی لێ هات بۆ حەسەن و حوسێین پشتی چەماندۆتەوە سواری پشتی بوون عومەر خوالی ڕازی بێ گوتوێتی نیعمە الفەرەس و فەرەسکوما باشترین ئەسب ئەسپی ئێوەیە ئەوی فەرمێتی وە نیعمە الفاریسانی هوما باشترین سوار ئەسبن ئەوانیش باش سوار چاکن مەبەستمەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبەو شێوە مامەڵەی کردووە ئێستا مامۆستایەکی ئێمە بڵێن وڵام منداڵەکانی لە ماڵە سواری پشتی بوون یا مامۆستایەکی ئێمە شاقەلان لەبەر خۆ شەقێنێتەوە بڵێنەوەی کە کاوەسەڵ تەشتی لەبەرە اینجا بە داگمەلاژنی بڵێ بە مسابقی ڕاکردنێ بکەین خەڵک بە دوایان دەکەون دەڵێن شێت بوون مامۆستا و مامۆستاژن دیارە شێت بوون بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ عائیشەی خێزانی پێشبڕکەی کردووە قسەی سوحبەتی کردووە شتی بۆ باسکردن شتیان بۆ باس کردووە دەڵێ لە مەجلیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی خواردن کرا بە باسی دەکرد پێکەنی بان ئەویش پێ دەکەنی یعنی وەکو بڵێ کارلێکی کردووە لەگەڵ کۆمەلگادا و وەکو شتێکی نامۆ نەبووە بەڵێ سنوورەکانی شەرع و ئەدەب و ئەخلاق پارێزراون بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم پیاوی هەموو مەیدانان بووە نەکەر پیاوی مەیدانێک بێ هەر شتێکی نەزانیوە هەموو شتی زانیوە زۆر سپاس بەڕێز مام سعالی باپیر کات هەرەوەنە دەرفەتمانەدا بەڵام هێستا زۆر پرسیار ماوە سەبارەت بە ناوەڕۆکی پوختەیەک دەربارەی ئیسلام هەمە بێ تۆ وەڵاممان بیتەوە هەمە بێ بیسەر و بینەری خۆشەویست چاوەڕێمان کە بەوەی کە چیرۆکی کتێبی پوختەیەک دەربارەی ئیسلام خۆی تەواوکە وەڵا جەنابەت ئاوە بە وردی هەڵی کۆڵی ئەو هەویر ئاوی زۆر دەوێت بەهەرحاڵە من لە خزمەتدام جەنابەت خوا پاداشدا تۆ پیاوێکی وردی و لەو ئەزمون و لەو شارەزایی پێشتر کە هەتە زۆر یارمەتی دەدا بۆەوە کە شتی چاک بوو و ژێنی دیارە وەڵامەکانی منیش بە پێی پرسیارەکانی تۆن هەتا تۆ شتەکان باشتر هەڵکۆڵی شت بوو و ژێنی بە تاکیدیش هەڵام نیش لە قەدەر پرسیارەکانی جەنابەت وەڵام دەدەمەوە زۆر شتی کە پێشتر باسمان نەکردووە باسی دەکەین پەیمانەیەم نم لە خزمەتی جەناب تابم و هەم لە خزمەتی بینەران خزمە لێمەوە سپاس دەکەین ئامی لە خزمەتتاندام سپاس دەکەین بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقە ئەمجارەشمان تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ